مامۆستا دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانی کە هاوشێوەی جەنابەت خاوەن پێداوی سابەتین و بە لەدەستدانی بەشێکی جەستەیان دەست لە ژیان بەردەدەن. سپاس بخوا دیارە جەنابەت دوای ئەوەی کە ئەنی خوای گەورە بەسەری کردیەوە قاچەکانی لێساندیەوە بەڵام دەبینی ئێستا تۆ لە هەمان کاتە خاوەن بڕوانەمێکی باشیش لە هەمان کاتێجا پشت بەتوانەکانی خۆشت بەستەوە. مامۆستا چ بۆ کەسانە دەڵێت؟ ئێمە ینی بۆ پڕی قەنەعەتەوە ئەو قسەی دەکەم نەک وەک شتێک کە بۆ ڕاگەیاندنەکان بێیان بۆ دڵخۆشکردن بێ. قەنەعەتی 100% بەوەی هەیە کە ئینسانەکان مادام عەقڵ و هۆشیان ئیش بکە توانای زۆر شتیان هەیە لە دنیادا ئەنجامی بدەن. ئێمە شێخ محمود یاسین کە ڕەحمەتی خوای لێبێ سەرپەرشتی گەورەترین جەبهەی بەڕووبەڕووبوونەوەی یەهودیەکان و جوولەکەی دەکرد لە غەزە تەنها سەری ئیشی دەکرد. یعنی کە دوایش خوای پەروەردگار پلەی شەهادەتی پێبەخشی. یعنی ئەو نمونەی کە دێنینەوە ینی منتەهایە کەسێک کە تەنها سەری ئیش بکات تەنها دەستەکان و دەست و پەنجەشی ئیش نەکە بۆ ئەوەی کە پارۆکنان بۆ خۆی بخوا سەرپەرشتی و ڕێنمایی گەورەترین جەبهەی جیهادی بکە بەرامبەر خراپترین جۆر لە زاڵمان. یعنی ئەو منتەهایە بۆی کە بڵێن زۆر کەس هەن یعنی کەس پەکەوتەی سەرەکی نییە 100% نییە ئیلا کەسانێک نەبێکە ژیریان نییە عەقڵیان نییە.